من شتا هەولێر چاوتان ماچەکەم خۆی گەورە هەرچی دەرد و بەڵاو ناڕەحەتی لە سەرتانی لابە یا ڕەبی. لەگەڵت توش مامۆستا جان، وەڵاهی مامۆستا دەمێ یەک شتی بچووک باز بکەم لە بۆ ئەو خوشک و برایانەش کە لەو لای ڤەیدانە گیان لێبی. ئەوەی ڕاستی بی ئەمن پێشتر پیشەم گۆرانی بوو مامۆستا، ینی گۆرانی بێژ بووم، لەوانەشە بەشێک لەو خەڵکەی ناو لایڤەکە بمناسن. جەنابەت کێی خۆت بناسیێنە؟ وەڵاهی مامۆستا خۆم دەناسێنم وەکو موسڵمانێک، وەکو تۆبەکارێک. سەوتت نەما، سەوتت نازانم کەزە، سەوتت زۆر کەزە. دەڵێم خۆم دەناسێنم وەکو تۆبەکارێک نەک هونەرمەندێک. مامۆستا من نەبیستارم، پێشتر کاری کلیپ و گۆرانی ئەو شتانم دەکرد. ئیدی چەند پێیان دەگوتم کاکە ئەو شتە حەرامە، زۆر نکۆڵیم دەکرد. سەوتم وازحە مامۆستا؟ زۆر نکۆڵیم دەکرد لەسەوەی کە دەمگوت حەرام نییە و ئەوها هەتا لە بۆم بەدەرکەت، یعنی بەدەرکەتنەکە کوو بوو مامۆستا، یعنی بە دەردی کورد گۆتەنی دەستم لە بۆ زێڕی ببرد باە دەبووە خۆڵ، دڵم توند بوو، یعنی هیچ قەت خۆشیم نەدید بوو لەو شتانە، لە بواری هونەر و ئەو شتانە. ئیدی هیدایەتەکە کۆ هات مامۆستا، هیدایەتەکە لە ڕێگەی لە سایت جەنابت و مامۆستا مەلا محەممەد فایق شارە زووری بوو و لێرەوە دەمەوێت زۆر سوپاسی خوای بکەم کە ئەنگۆ بوونە هۆی هیدایەتی من. هیدایەتەکەشم کە وەرگرت بەهۆی نەرمۆنیانی و ڕووخۆشتان بوو مامۆستا بەزدی، یعنی زۆر لە مامۆستایەکان هەیە ڕێزم هەیە لە بۆیان کە ڤیدیۆیانم دەدی زۆر توند بوو، زۆر بەزدی، یعنی قەنەعەتم پێی نەدەهات. ئیدی ئەوە سوتفەی توما کرد و الحەمدوللیلە وەشکر. الحەمدوللیلە خوای گەورە بەردەوامی پێ ببەخشێ و زیاتر هیدایەتت با ئیستیقامەت پێ ببەخشێ، زیاتر دڵخۆشەکە. باشە برای شیرینم، یعنی گۆرانی چی بە تۆ بەخشی؟ وەڵاهی گۆرانی هیچی بەم نەبەخشێ مامۆستا، لە زەرەری زیاتر هیچی نەبەخشێ. باشە زەرەری مادی و معنەویش. تۆ طبعا گەعدە دەکروا بوو؟ نانە مامۆستا گەعدەم نەدەکرد، وەڵاهی زیاتر کلیپ و شتیوا بوو، یعنی گۆرانی سلۆ بوو. یعنی بۆ خۆت مۆنتاژت دەکرد یا کەسێکە بوو یارمەتیت بات؟ وەڵاهی لە ڕێگەی برادران. لە ڕێگەی برادران. بەڵێ بەس ویستی خۆم بوو، یعنی ویستی کەس نەبوو. الحەمدوللیلە خوای گەورە زیاتر هیدایەت با، ئیشاڵڵا بیتە نمونە و قودوەیەکی باش بۆ ڕەفیقەکانت کە ئەوانش ڕێگەی باش بگرنە بەر و واز بێنن. ئینشاءڵڵا. برای شیرینم سەلامەت مامۆستا، لە سای سەری جەنابتە، خوای گەورە موفقت کە ئینشاءڵڵا. هەموو هی خوایە براکەم، هەموو هی خوایە، ئێمە تەنها سەبەب، هەمووی سەبەب. مامۆستا یەک پرسیاریشم هەیە، دوو